برگەی دووەم حتمێتی لێکجیاوازی و ململانێ. خوای گەورە لە سوورەی هوودا ئەفەرمێ ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. ئەگەر خوای پەروەردگارت بیویستایە هەموو خەڵکەکەیە کردە یەک ئومەت بۆ یەک پەیامیان بۆ بچێ هەمویان پێوەی پابند بن هەمویانی هیدایەت ئەدا بەڵام ئەفەرمێ هەروە بەردەوام ڕاجوێن و لێک جیاوازن مەگەر ئەوانەی خوای پەروەردگار بە هیدایەتی خۆی کردوونی بە یەک ئومەت. اینجا ئەفەرمێ ولذلك خلقهم بۆ ئەوەشی دروست کردوون. لە سوورەی یونسیشا ئەفەرمێ إن الذين حقت عليهم كلمة ربك لا يؤمنون ولو جاءتهم كل آية حتى يروا العذاب الأليم فلو كانت قرية آمنت فنفعها إيمانها إلا قوم يونس لما آمنوا كشفنا عنهم عذاب الخزي في الحياة الدنيا ومتعناهم إلى حين ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين. أفرمي ئەوانەی کە شایانی سزای خوای پەروەردگارت بوون لەبەر بێباوەڕی و سەرپێچی و تاوانکاریان بوو. ئەگەر هەموو بەڵگە و نیشانەیەکی خوای گەورەشیان بۆ بچوایە هەڵوێستیان هەروە بوو نەیانە گۆڕی تا سزا بەژانەکەیان هاتەڕێ. دانیشتوانی هەر ناوچەیەک ئەوە هەڵوێستیان بوو بێ تۆبەی سەرەمەرجیان لێ قبوڵ نەکراوە جگە لە قەومەکەی یونس یعنی خەڵکی نینەوە یان نینەوە کە بە عەرەبی پێوتریان لە کۆنەوە وتراوە کە پێش ئەوەی سزایان بۆ بێت و یونسیان لا نەمابوو عەلەیهی سەلام لە هەڵوێستیان پەشیمان بوونەوە و سەرڕاستانە وێڵی دووی بوون و سوور بوون لەسەر دۆزینەوەی و باوەڕپێهێنانی و سەرخستنی. خوای گەورە ئەنجا ئەفەرمێ ئێمەش دووچاری سزا بەژانەکەمان نەکردن کە لە دنیادا زەلیل و زەبوون و چاوشۆڕ بژین بەڵکو بواری ژیانی خۆیانمان بۆ کردنەوە و تا کاتی خۆیان تەواو بوو. ئەگەر خوای پەروەردگارت بیویستایە هەر هەموو خەڵکی سەرزەوی هیدایەتەدا چما تۆ ئەتەوێ ناچاریان کەی تا باوەڕ بێنن بەڵێ تۆ حەزەکەی بەڵام باوەڕهێنانی هەمووان ئەستەمە چونکە لەگەڵ ئازادکردنە قەدەریەکەی خوای گەورەیان نایەتەوە. خوای گەورە و خەڵکەی ئازاد کردنەوەی فەمەن شاء فەلیؤمن ومن شاء فەلیەکفر. دابەشبوونی خەڵکی بەسەر دوو بەرەی کوفر و ئیمانە کافران و مسلمانان قەدەری خوای گەورەیە و حتمەن تا کۆتایی ژیانی مرۆڤایەتی ئەمە بەردەوامە بێ. ئەنا خوای پەروەردگار وەکو کوردەواریەڵێ بە کفلەیەکوونێک خۆی لە ئەسڵا کون فەیەکوونە بەس کورد کردێتی بە کفلەیەکوون بە کفلەیەکوونێکە کردە مسلمان وەک خوای گەورە فەرمێ لە سوورەی یاسین إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. فەرمانی خوا وایە کە ئەگەر ویستی شتێک ببێ پێی ئەفەرمێ ببە ئیتر یەکسەرە بێ. وكان أمر الله قدرا مقدورا فەرمانی قەدەری خوایی لەگەڵ دەرچوونیدا ئەنجامدراوە کەوا بوو بە پێویستی خوای گەورە خەڵکی دابەش بوون بۆ کافر و مسلمان. هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن. خوای گەورەیە کە ئێوەی دروست کردو هەتانە کافرە و هەشتانە مسلمانە. ئەمە دوای ئەوە بوو کە لە سەرەتادا هەموو مسلمان بوون پاشان کەوتنە شیرک و کوفرەوە. خوای گەورە فەرمێ وما كان الناس إلا أمة واحدة فاختلفوا. هەر هەموو خەڵکی یەک ئومەت بوون یەک پەیامیان هەبوو پاشان ڕاجوێ و ناکۆک دەرچوون. ابن كثير رحمه الله فەرمێ ابن عباس خوا لێیان ڕازی بێ فەرموویەتی لە ماوەی نێوان ئادەم و نوحە 10 سەدە هەبوو خەڵکەکەی هەمووی مسلمان بوون پاشان ڕاجوێ و ناکۆچی کەوتە نێوانیان کە بەت و دار و بەرپەرسترە. ئیتر خوای گەورە بەردەوام نێراوانی خۆی بە بەڵگە و نیشانە و پەیامی ڕەوای خۆیەوە بۆ ئەناردنەوە و تەوحیدەکەی بۆ ئەسەلماندنەوە و بانگیەکردنەوە بۆ لای دینەکەی خوای گەورە تا کەس هەنجەت و بەهانەی ئەوەی نەبێ کە گومڕایی و بێدینەکەی بەدەست خۆی نەبوو. وەکو خوای گەورە فەرمێ ليهلك من هلك عن بينة ويحيى من حي عن بينة
تا هەر کەسێک فەوتا بە گومڕایی سەری نایەوە بزانێت کە دوای ڕوونبوونەوەی بەڵگەی حەقناسین گومڕایی هەڵبژاردە و گومڕا بووە. هەروەها ئەوی ئەوێ بژی واتە مسلمان و دیندار و خواناسانە بژی با بە پێی بەڵگی شەرعی بە پێی بەڵگە شەرعەکان لەسەر دید و ڕێ ئیسلامەکە بمێنێت. کەوابوو دوای ئەوەی کافر بوون دەرکەوت و بوو بە دیاردەی کۆمەڵگەیەک هاتنی نێرراوێکی خوایی بۆ مژدەدان و هۆشداری خەڵکەکە ضرورەتە بوو. بۆیە خوای گەورە لە سوورەی بەقەرە ئەفەرمێ كان الناس أمة واحدة فبعث الله النبيين مبشرين ومنذرين وأنزل معهم الكتاب بالحق ليحكم بين الناس فيما اختلفوا فيه. خەڵکی هەموو یەک ئومەت بوون، پاشان خوای گەورە پێغەمبەرانی وەکو مژدەدەر و هۆشدەر ناردە خوارەوە، نارد بۆ ناویان بۆ ناو خەڵکەکە و پەیامی خۆی کە حەقە بۆ ناردن تا حکمی نێوان خەڵکەکانی پێ بکەن و هەموو ناکۆکیەکانی نێوانیانی پێیەکلا بکەنەوە. یعنی بانگیکردن بۆ تەوحید، حکمی نێوان خەڵکەکەی کرد، ناکۆچیەکانی حەلکردن بۆی هێنانیەوە بۆ یەکلایکردنەوەی کێشەکان بۆ لای دینی خوای پەروەردگار. لەگەڵ ئەمەشا کە خوای گەورە ئەم پێغەمبەرانەی بە بەڵگەی ڕۆشن و نیشانەی ئاشکرا و معجزەی دەسەوسانیەوە نارد، بەڵام بە پێی قەدەری خوایی ناکۆچی و ڕاجوێی هەرکەوتە نێوان خەڵکی و بوونە بەرەی کوفر و بەرەی ئیمان. ئیتر ململانێ و جەنگ لە نێوانیانە دروست بوو، وەکو خوای گەورە فەرمێ هەر لە بەقەرە تلك الرسل فضلنا بعضهم على بعض منهم من كلم الله ورفع بعضهم درجات وآتينا عيسى ابن مريم البينات وأيدناه بروح القدس ولو شاء الله ما اقتتل الذين من بعدهم من بعد ما جاءتهم البينات ولكن اختلفوا فمنهم من آمن ومنهم من كفر ولو شاء الله ما اقتتلوا ولكن الله يفعل ما يريد. أفرما هرهم أو پیغمبرانا تلك الرسل أو الفلاما بو استغراق، يعني گشتگیری هەموو ئاستێکی پێغەمبەرەکانە سەلامی خۆیان لێبێ، کە هەندێکیان فەزڵەن تەڵعەن زیاترە لە ئاستێکی تریان. ئێوە زانن کە پێغەمبەران و نێراوانی خوای گەورە سێ ئاستن. ئاستی یەکەمیان ئولول عەزمەکانن، یعنی خاوەن هیممەتە بەرزەکان کە سەیدنا نوح و ئیبراهیم و موسا و عیسا و محەممەدن عەلەیهیم السەڵات وەسەلام. دوای ئەوان الرسولن. ڕسول ڕەسوولە ئەوانەی پەیامی تایبەتی خۆیان هەبوو. دوای ئەوان نەبی دێواتە ئەلئەنبیا پێغەمبەران، ئەوانەی کە پەیامی تایبەتی خۆیان نەبووە و لەسەر پەیامی پێغەمبەرەکەی پێش و ڕۆیشتون سەلامی خوا لە هەمویان. کە ئەفەرمێت تیلکە ڕسول یعنی هەر هەموو ئەو پێغەمبەرانە ئولول عەزمەکان و ڕسول و ئەنبیا سەلامی خۆیان لێبێ کە هەندێکیان پلەیان بەرزترە لە هەندێکی تریان، بەڵگە و معجزەمان داونەتێ. بەڵگە و معجزەمان دا بە عیسای کوڕی مەریەم و بە جوبرەئیلی ئەمین سەلامی لێبێ پشتیوانمان لێ کرد. ئەگەر خوای گەورە بیویستایە ئەوەندە لەسەر ئەو ناکۆک نەدەبوون، یعنی لەسەر سەیدنا عیسا بزانە لەدایک بوون و ژیان و پێغەمبەرێتیەکەی و هەموو ژیانی اختلافاتی زۆری لەسەر ئەوەنە لەسەرەوە ناکۆک نەبوون کە بکەونە جەنگی یەکتری. خۆ بەلای خۆی وابێ ئەوانە پەیامەکەی خۆیان پێگەیشت بوو، وەریان گرت بوو، کەچی دوای ئەوە ڕاجۆ و ناکۆک بوون تا ئاوایان لێ. جابزانە چەند خەتەرە برانی بەڕێزم. دوای ئەوە ڕاجێ بوون، دوای ئەوەی بەڵگە و بەیناتیان بووە، دوای ئەوەی سەیدنا عیسایان ناسی عەلەیهی السەلام، ئەنجا ناکۆک بوون تا ئاوایان لێ هات. ئەنجا ئەو هەموو اختلاف و یەکتر کوشتنە. جا هەیانە بە مسڵمانێتی ماوەتەوە و هەشیانە هەروە کافر بووەتەوە. ئەگەر خوای گەورە بیویستایە، یعنی فەرمێ ئەگەر بیویستایە تەدەخولکە وەلەو شاء الله مەقتەتەلو، ئەگەر خوای پەروەردگار بیویستایە تەدەخول کاتە کاریانەوە نەهێش بگەنە جەنگی یەکتری، بەڵام خوای گەورە ئەوە ئەکا کە خۆی مەبەستیتی. هەر هەموو پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ کە هاتوون لە سەرەتادا قەومەکانیان جۆڕایەڵیان نەکردوون، دژیان وەستاونەتەوە. سەیری هەموو بانگەوازی پێغەمبەران کە سەلامی خۆیان لێبێ.
ئەوەی بەرامبەریان وەستاوەتەوە هەر دەسەڵاتداران نین، دەوڵەمەندەکان و متریفەکانیشن، خاوەن قیەمی جاهیلیشن، ئەوەی لەسەر ڕەفتار و ڕەوشتی جاهیلیش بوون، ئەوەی کەسەبەی بازار و حرامخۆر بوون، ئەوەی سەرسەری و داوێن پیس و خراپەکار و شەرابخۆر بوون. خۆ ئەم پێغەمبەرە عەزیزانە بە وەحی خوایی ئەم خەڵکیان ئاگدارە کردو، ئەم خەڵکیان بانگهێشتە کرد بۆ خواناسی، بۆ خواپەرستی، بۆ پابندبوون بە شەریعەتەکەی خوای گەورەوە، بۆ ڕازیبوون بە حاکمیەتی دینی خوا. بەڵام لە هەمان کاتیش ئەو خەڵکە لەگەڵوا کە ئەم پێغەمبەرانەشیان ئەناسی باوەڕیان پێیان نەهێنا و یەکسەر ڕۆشتە تەرەفی ئەو بەرەو دژایەتیانە کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی متفق عەلەیهی بوخاری و مسلمە ئەفەرمێ: عرضت علي الأمم فجعل يمر النبي معه الرجل والنبي معه الرجلان والنبي معه الرهط والنبي ليس معه أحد. يفرمي أمتان من نشان درا پێغەمبەر هەبوو کە تێپەڕی هەر یەک کەسی لەگەڵا بوو، یەک کەس باوەڕی پێی هێنابوو. پێغەمبەری وا هەبوو کە تێپەڕی هەردوو کەسی لەگەڵا بوو. پێغەمبەری وا هەبوو چەند کەسێکی لەگەڵا بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ پێغەمبەری وا هەبوو کە تێئەپەڕی یەک کەسیشی لەگەڵا نەبوو. خۆ ئەم پێغەمبەرە عەزیزانە هەر وەحی خواییان گەیاندووە، پێغەمبەری مەعسوومیش بوون، ڕوونکردنەوەکەشیان بە فەرمانی خوای پەروەردگار ڕوون کردوتەوە و ڕەچاوی هەموو شتێکی وەحیەکەیان کردو و لەیان لا نەداوە، حاشای ئەوان مەعسوومن. ئەنجا لەگەڵەوەش ئەو خەڵکە هەڵوێستیان وا بۆ بەرامبەریان. خوای گەورە نمونەی زۆرمان لە قورئانە لە حاڵی پێغەمبەران سەلامی خوایان لێبێ بۆ باسە فەرمێ. ئەفەرمێ: ولقد أرسلنا إلى ثمود أخاهم صالحا أن يعبدوا الله فإذا هم فريقان يختصمون. بو قوم هود صالحي براين ما النار. طبعا براين يعني ألان أخو القوم، أخو العشيرة، يعني يجيك لقومك، نقوى بزاني كافرانش برامانا وكو هندك سرو خوار لي حالي. أفرمي بو قوم هود صالحي براين من بو ناردن كخواب برست كتيبون بدو دستي ململاني دجبيك. ئەم پێغەمبەرە بەڕێزە عەلەیهی سەلام کە خەڵکەکەی بۆ بانگەوازی خوایەویستی بانگە کرد، هەندێکیان بە تەکید بە دەنگەوە هاتوون، لەبەرەی ئیمانە جێگیر بوون، لەبەرەی پێغەمبەرە نازارەکەی بوون عەلەیهی سەلام، ئەوانی تریشیان لەبەرەی کوفرا بوون، ئیتر شەڕ لە نێوانی هەردوو تەرەفە بەرپا بوو. ئاوا باسی ئەوانی تریژە فەرمێ تا ئەگاتە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام کە خەڵکەکەی ئەویش دیسان بوونەوە بە هەمان دوو بەرەی کافران و مسلمانان، وكل فرمودي حقها أتوك أفرمي ومحمد فرق بين الناس. بخاري لجابر وجراوتي وك أفرمي محمد عليه الصلاة والسلام خلقكي كرد دو بري جواز أمش تاروجي قيامة بردوام به لقال مش كأبينين كخواي جورويستي وابو خلقك ببي قدري خوي بكات دو بري كفر إيمان ئەمەش کە حتمیە و هەرە بێ ڕووبدا، بەڵام باوەڕیشمان وایە کە خەڵکی لەسەر دید و هەڵوێستی کوفر و ئیمانیان محاسبە ئەکرێن. خوای گەورە فەرمێ: وما تجزون إلا ما كنتم تعملون. هەر پاداشتی ئەوە وەرەگرنەوە کە ئەتان کرد. باوەڕیشمان وایە کە خوای گەورە ستەم لە کەس ناکە. إن الله لا يظلم الناس شيئا ولكن الناس أنفسهم يظلمون. خواي گەورەستم لە خەڵکی بە هیچ شێوەیەک ناکە، بەڵام خەڵکەکە خۆیان لەناو خۆیانە ستەمەکەن. لە فەرمودەی قودسیشە ئەفەرمێ: يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. هو عبدەکانم من ستەمکاریم لە خۆم حرام کردووە، بڕیاریشم داوە کە لەناو ئێوەشە حرام بێ، دەی دەستەمکاری لە یەکتری مەکەن مادام